ڕێگەی خۆتەرخانکەران بۆ خوا. ئەم ڕێیە دوورە، مەنزڵی زۆرە، تەنگ و تەسکە، ئاوی زۆر قوڵە. ڕێبوارانی ئەم ڕێیە کاروانی ئیمان و ئیحسانن، دەڕۆن ڕووە و خۆر بێ ئەوەی پێیان لە سێبەری خۆیان هەڵبنووتێت. لەم ڕووناچێدا سپی بە سپی و ڕەش بە ڕەش دەبینن، گرفتاری لادان و نائومێدی نابن، بە بلاجکتۆری ئیحسان گریمانی پێ هەڵخەلیسکان تێدەپەڕێنن، وەک لادەران لە ڕێلا نادەن و بەدەم وتنەوەی ئێهدینا الصراط المستەقیم لەسەر زاریان بەرەو ئەو دیو و ئەو دیوی ئەو دیوەکان هەنگاو دەنێن. سەرڕای بێ ئامانی ڕێگاکان، بێویژدانی ڕێگران، داوێکی جیاوازی شەیتان لە هەر سەرسوچێکدا لە وەستان و پشودانیان نەخشی بیرکردنەوە و تێڕامان دەچنن. لە جوڵەی کارەکانیاندا ڕەچاوی ڕۆژگار و هەلومەرجەکان دەکەن، بەڵام بەردەوام بەرەو غایەی خەیاڵیان دەڕۆن. لە گەشتێکی بەردەوام و پەلەقاژەیەکی هەمیشەیی لەم جۆرەدا خەیاڵی گەیشتنی هەمووان بە کەناری ئارامی و شادبوونەوەیان بە دۆستان ناهێڵێت هەست بە ماندوێتی ڕێ بکەن. کاتێک سینەیان بە هەیەجانی یاری وەفادار لێدەدات، درێژکردنی دەستی یارمەتی بۆ ئەوانەی لە ڕێ بەجێماون و بە ئارەزوە نەفسانی و جیسمانیەکان دۆڕاون فەرامۆژ ناکەن. بە شوێنکەوتنی ئاسەواری ئەو ڕابەرن ناوازەیەی کە لە میعراج گەڕایەوە بۆ ئەوەی کەسانی دیکەش بەو ئاسۆیە بگەیەنێت، بەهۆی ڕەوانبێژی و جوانگۆیی زمانی حاڵیانەوە هەمیشە شتانێک دەربارەی بەرەو خواچوون دەچپێن و مانەندی ئەسپی کوحەیلان هەتا دوانەفەس ڕادەکەن. دەبێت ڕابکەن، چونکە لە ڕۆژگارێکی ڕەش و تاریکدا کە زۆربەی مرۆڤایەتی ڕێیون کردوون و شاڕەی گشتی واز دێهێناوە و داویەتێت تو لە ڕێیەکان و بەهۆی خوماری بێمەفکورەیەوە خۆی بەڕاست و چەپدا دەچێشێت و لە ژێر کاریگەری تێوەژەنینە شەیتانیەکاندا بێ ئامانج ڕادەکەن. دەبوو ئەوان بەوتنی ئەم گیانە لەم پێناوەدا و وەک حەواری ژیانەوە پاشمەرگ بەردەوام داستانی ژیانەوە بچڕن کە هەروایشیان کرد. چەندین ڕێگە زەدە هەبوون کە لە نیوەی ڕێدا جێما بوون کە بە زمانی حاڵیان چاوەڕێی دەستێکی یارمەتی و ڕەچەتەیەک بوون کە سیستەمی بەرگریان بەهێز بکات. ڕەچەتەیەک کە ناوەڕۆکەکەی ئیمان، مەعریفەت، خۆشەویستی، عەشق و شەوق بۆ دیداری خوا بێت. ئەوانیش هاوڕێ لەگەڵ هەست و هەیەجانی ئەنجامدانی ئەمەدا هەتا ڕادەی وەستانی دڵڕایان دەکرد. ئەم هەوڵ و تێکۆشانە تاقەت پڕوچێنانە بە خۆڕایی نەڕۆیشت بوون. هەزاران و سەدان هەزاران بە نەفسی ئەوان هاتبوونەوە هۆشی خۆیان و بەدەم وتنی یەڵڵا بسمیلاوە هاتبوونە سەرهێڵی مرۆڤیەتی. لە سایەی ئەمەدا لە چوار لای دنیادا بەرامبەر بەوان شەماڵی خۆشویستن و قبوڵکردن هەڵی کرد و لە جوگرافیا جیاوازەکاندا هەمیشە لەگەڵ خۆشویستنێکی سەمیمیانەدا پێشوازیان لێ دەکرا. خواڕووی لەوان بوو. ئەمەش وابەستەی مەرجێکی ئەو مەرجە ئاساییە بوو کە ئەوان کردار و پرۆژە باشەکانی خۆیان بەهی خۆیان نەدەزانی و دەیانگەڕانەوە بۆ ئیرادەی سوبحانی، تەقدیری قودسی، تەجەلی نائاسایی لوتف و ڕەحمەتە خواییەکان. ئەوان باوەڕیان وابوو سەرجەم سەرکەوتنەکانیان وەک بەخششێکی خواییوان لە بەرامبەر گرنگیدانیان بە ئیخلاس، ڕەزامەندی خوا، عەشق و شەوق بۆ دیداری خوا. لەمڕۆوە ئەوان هەمیشە بەدەم وتنی تۆ تۆوە هەناسەیان دەدا. کەسێ جانانی بووێت دەغدەغەی جانی دەبێت، کەسێ جانانی بووێت ئەندێشەی جانانی دەبێت. چوینە سەرڕێی سەودا شێت و دێوانەین ئێمە، پێویستمان بە ئەغیار نییە ئەوە لە ئێمە دێت. بە خۆداماڵینی تەواوەتی لە بیرۆکەی ئەغیار، بە وردبینیەکانی عوقبا سەرنج لە دنیا و شتانی ناوی دەدەن و سوێن دەخۆن لەم ڕێگایەدا نەکڕێن و نەفرۆشرێن. خەیاڵیان خەون بە کۆشک و تەلار و کەشتی و vێلاوە نابینێت. لە ڕاستیدا کاتێک ئەوان تا ئەم ڕادەیە بەڕووی لە دونیەتدا کراونەتەوە، هۆکارەکانیش فەرامۆش ناکەن. بە پێچەوانەوە دەستگرتن بە هۆکارەکانەوە وەک دوعایەکی کردداری قبول دەکەن و هەوڵ دەدەن هەردەم هیممەتەکانیان لەگەڵیدا تەبا بێت. لە سایەی ئەمەدا ئەم دووشتەی بەڕواڵەت وەک جیاواز دەردەکەوت، لەواندا دەبێت بە یەک ڕووبار و
هەمیشە شتانی جیاواز بە ناوی ملک و مەلەکوتەوە بەگوێی ئیدراکی مرۆڤدا دەچپێنن. بەڵام بەداخەوە لە پاڵ هارمۆنی ئەم جوانیە یەک لە ناویەکانەدا کۆمەڵێک لرخە و بڵمەی بەدناویش هەر هەبوون. تاوناتاو شەیتان و دارودەستەکەی ئاگر خۆش دەکەن، بەنزین بەو ئاگری فیتنانەدا دەکەن کە لە هەموو سوچێکی دنیا بەربوون. دەیانەوێت ئەم مرۆڤانە وەک تاوانبار و دڕندە نیشان بدەن لە کاتێکدا کە دوێنێ خۆیان بە پاڵەوانی ژیاننەوە وەسفیان کردبوون و لە پێناو لە ناوبردنیاندا درێغیان لە شتانێک نەدەکرد کە تەنانەت کافریش نایکات. ئەوەندە هەیە ئەم شتە نەرێنیانە نەیەکەم بوون و نەکۆتا، ڕابردوو پڕیەتی لە نمونەی هاوشێوە. لەمە دواش جگە لە جیاوازی هەلومەرجەکانی کات و سەردەم هەر بەردەوام دەبێت. لە بنەڕەتدا لەو ڕۆژەوەی ئادەمیزاد پەیدا بووە لە پاڵ ئەوانەدا کە ڕاز ڕۆیشتون کەسانێکیش هەبوون کە بە سنگە خشکێ تەپاوتلیان کردووە. لە پاڵ کەسانێکی ڕاستڕەوی ئەهلی سیرات المستەقیمدا کەسانێک هەبوون نەڕێیان ناسیوە و نەیاسا. لە پاڵ ئەوانەدا کە شانبەشانی دانیشتوانی ئاسمانەکان ڕۆیشتون کەسانێکیش هەبوون کە کەوتونەتە ناو توولە ڕێکانی ژیانی ئاژەڵیەوە. لە تەنیشت ڕازرە و ڕازگۆیاندا کەسانێکیش هەبوون لەم لادان بۆ ئەو خلیسکان ڕاپێچ بوون. ئەوەندە هەیە خوای گەورە لە هیچ ڕۆژگارێکدا بە تەواوەتی ئەوانەی بەتەنها جێ نەهێشتووە کە ئیخلاس، عەشق، ڕەزامەندی خوا و شەوقی دیداری ئەو لەسەر زاریان بووە. جارجار لە ڕێگەی پێغەمبەرانەوە ئامانجی بۆ دیاریکردوون و ئاسۆی ڕێبوارانی ڕۆشن کردوێتەوە. جارجاریش لە ڕێگەی هەندێک لوتفی جەبریەوە هەمیشە ڕووی ئەوانی لە خۆی کردووە. بەڵێ ئەم شتانە هەتا ئەمڕۆ بەم جۆرە بوون، لەمە دواش بە مەشیئەتی تایبەتی خوایی هەر بەردەوام دەبێت. بەڵێ چەند جارێکی دیکەش سەردەمی نەفامی مۆدێرن دەژێتەوە. جیهانەکان بە قڕوخاڵی ستەمکاران و هاتوو هاواری ستەم لێکراوان دەزرنجێتەوە. تاو شەیتان گەلێک بە بەرجی فریشتەوە دەردەکەون. قارون گەلێک پەیدا دەبن کە پەیامی هارون لە سەرزاریانە و دنیا پڕ لە وەلوەلە دەکەن. مفسید گەلێک دێنە سەرکار کە بە چاوبەستەکانی هاوشێوەی سامیری ئاپۆڕەی جەماوەر شوێن خۆیان دەخەن. لە بەرامبەر ئەوانەدا کە خۆیان بۆ خوا تەرخان کردووە ئەمنۆفیسی مۆدێرن، سێزار، لێنین، هیتلەر و چەندەها ستەمکاری هاوچەرخ دەردەکەون. بەڵام لە بەرامبەردا ڕێبوارە حەسبیەکانی ڕێگای پێغەمبەرانیش کەم نابن. بە پەیامی پێغەمبەرانەی وەک ئەی گەلەکەم خوا بپەرستن چونکە جگە لەو پەرستراوێکی تر نییە، خەڵکی بۆ لای ڕزگاربوون لە کۆیلایەتیە جۆرا و جۆرەکان و بەندایەتی بۆ خوای تاقانە بانگ دەکەن و بە ئەندازەی ڕزگاربوونی خۆیان لە پێناو چاوکرانەوەی کەسانی تریش لە ئاستی حەقدا هەمیشە پەلە قاژە دەکەن و هەتا ئەو کاتەش کە هەناسەیان دەبڕێت و دڵیان لە لێدان دەکەوێت لەسەر ئەم هەڵوێستە وەفادارانەیان بەردەوام دەبن. چونکە ئەوان هاوڕێ لەگەڵ بانکێشتکردنی هەموو کەسێک بۆ لای مرۆڤیەتی ڕاستەقینە و بێدارکردنەوەی دڵان لە ئاستی خوادا کەوتنە ڕێو. دەیانزانی ڕۆیشتن لەسەر ئەو ڕێگایە سەختە. دەیانزانی لە هەموو سوچ و کەنارێکدا شەیتان و بریکارەکانی دا و تەڵەیان بۆ دەنێنەوە و هەندێک لە سروش لاوازەکان بەلاڕێدا دەبن. بەڵام ئەوان سەرەڕای هەموو شتێک بڕیاریاندا بوو لەسەر ئەم گوزەرگایی پێغەمبەران بەردەوام بن. چونکە کاتێک گوتیان یەڵڵا بسمیللا و کەوتنە ڕێ، وەکو حەزرەتی ساحب قڕان وتیان نە سەودای بەهەش لەسەرمدایە و نە لە دۆزەخ دەترسم. لە پێناو گەیشتنی خەڵکی بە مرۆڤیەتی ڕاستەقینە ئەگەر پێویست بکات ئامادەین وەک حەزرەتی ئیبراهیمی پاڵەوانی خەلیلیەت بۆ ناو ئاگر بەهاوێژدەین تاکە ئامانجیان بریتی بوو لە ڕزگارکردنی حەق لە ژێر چەپۆکی باتڵ لە ڕێگەی زمانی حاڵەوە و تاودانی هەستی وەفا و یەکگرتن لەسەر جەمدڵەکاندا. کاتێک لە ڕێگەی جێبەجێکردنی ئەم مەفکورە مەزنەدا دەڕۆیشتن دەیانزانی کە ڕۆحە شەڕانگێزەکان دەسەوەسان دانانیشن. بۆیە هەرگیز سەریان سۆڕ نەما کاتێک بینیان هەندێک لە بەدبەختان بەهۆی شێواز و ڕێگەی جۆرا و جۆرەوە هەوڵی ڕووخاندنی ڕێگاکان و پردەکانی پەیوەندی دەدەن و بەردەوام بوون لە داگیرساندنی مۆمی کەسانی دی. باوەڕی تەواوەتیان بەوە هەبوو کە ئەو مۆمانە ناکوژێنرێنەوە چونکە لە پشتیانەوە دەستی عینایەت و ئیرادەی خوایی هەبوو. لەمڕووەوە تەقدیری خوا بەهێزی بازوو ناگەڕێتەوە. شەمعێک مەولا هەڵی کات بەفوو ناکوژێتەوە
وێردی سەر زمانیان بوو. بەدەم پێکردنی مۆمی نوێوە لەسەر شاڕی پێغەمبەران بەردەوام بوون، ڕێیان کراوە بێت.